ئایا دروستە لە کاتی باو گەیاندن ڕوو بکەینە قیبلە یا پشت بکەینە قیبلە؟ تەفسیلی تێدایە. خولاسەکەی ئەوەیە کە ئەگەر لە سەحرا بیت لە دەشت بیت لا تستقبل القبلة ببول ولا غائط ولا تستدبرها في هاتين الحالتين. كلا صحراء بيت دەست بە ئاو دەگەێنی نە ڕوو بکە قیبلە نە پشتیشی تێکە. بۆچی؟ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. وەک بە گەورەدانانی قیبلەی مسلمانان ئێمە بۆ نوێژ ڕوو دەکەینە قیبلە، نەک بۆ میزکردن و پیساییکردن ڕوو بکەینە قیبلە یا پشت بکەینە قیبلە. بۆ ئێمە تەعظیمی قیبلەی مسلمانانە. لەو کاتەدا لەو حاڵەتەدا ئینسان نابێت ڕوو بکاتە قیبلە لە کاتی میزکردن و دەست بە ئاوگەیاندن. ئەی کە هاتوو لە ماڵان بوویت، لە ناو ئاودەستێک، لە ناو تەوالێتێک، ئینسان دەست بە ئاو دەگەێنێ، لە سەحرا و لە دەشت نییە، ئەوەیان ئاساییە ئینشاء الله تعالى لەسەر ڕەئی کۆمەڵێک لە سەحابە منهم ابن عمر رضي الله تعالى عنه كان في غنبر وجه رايته عليه الصلاة والسلام. بس سيركين فرمي استقبال القبلة واستدبارها حال قضاء الحاجة لا يجوز. دروزنية لكاتي قضاء الحاجة دا بلغي حديثي كأبو أيوب من دجرته إذا أتيتم الغائط فلا تستقبلوا القبلة ولا تستدبروها ولكن شرقوا أو غربوا. كويستان دسباو بقينن نروب كان قبلة نبشتي شي تبكن أي شي بكين شرقوا أو غربوا، روب كمشرق يا روب كمغرب، روش هلات يا روش آوا. يعني بون منيستا أيما السليماني قبلة كامية أو اتجاه قبلة واي عفوا روش هلات، أما روش هلات أما شان روش آوا. طبعا زستان وهاوين دقورت اتجاه دقورت بلان عموما دلين أما روش هلاته ومشيان شيا روش آوا. أي قبلة كامية أمش اتجاه قبلة، اتجاه قبلة بمشي واسع. كواتة ندبي پشت كيتا قبلة ندبي روب كيتا قبلة كاتي قضاء الحاجة، بلكو روب كيتا مشرق يا روب كيتا مغرب، روش هلات يا روش آوا. شرقوا وغربوا بو ولاتاني كا قبلة لجهة شرق يا لجهة تشيانية غرب يانية بو إلى حديثك حالي بين. أما إذا كان في بنيان أي كهاتو دەست بە ئاوگەیاندنەکە لە تەوالێت و لە ئاودەست و لەو شوێنانە بێت، لە سەحرا و لە دەشت نییە، ئەمەیان چۆن؟ فلا بأس بذلك، ئەوە هیچ کێشەی نییە إن شاء الله. لحديث ابن عمر رضي الله تعالى عنه أنه رأى رسول الله صلى الله عليه وسلم يبول في بيته مستقبل الشام مستدبر الكعبة. ابن عمر بيني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام يبول في بيته لماڵی خۆی دەستی بە ئاو دەگەیاند، ڕووی لە کوێ بوو؟ ڕووی لە شام بوو و پشتی لە کەعبە بوو، پشتی لە کەعبە بوو. بۆ چونکە شاری مەدینەوە هەڵکەوتووە، موقعی جغرافی شاری مەدینەوەیە کە تۆ ڕوو بکەیتە شام پشتت دەکەوێتە قیبلە. کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە بینادا دروستی کردو. ئەمەش ئەوەمان پێ دەڵێت کەواتە تەنەطوع و توندڕەوێتی ناوێت لە مەسەلەی دانانی مەقعەدی چی تەوالێتەکان لە ماڵەکاندا. یعنی هەندێک کەسەیە لە ماڵیش دەڵێ دەبێت تەوالێتەکە ڕووی بکەمە مەشرق یا مەغریب، کە ڕووە و قیبلە بێت تێکی دەدا دەشتێنێت و سەر لە نوێ بە شێوازێکی تر دایدەنێ. کە لە ماڵ بێ ئاساییە براکانم، ئەوەتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئێمە دین لەو وەردەگرین کە پشتی لە قیبلە کردووە لە کاتی تەبەولدا. هەندێک لە ئەهلی عیلم دەڵێن تەنها لە کاتی تەبەول کراوە، بەڵام لە کاتی قەضای حاجەی لە کاتی تەغەوڵ داشتی وانە کراوە. عموما ئەم حەدیثە ئینشاء الله بەڵگەیە لەسەر ئەوەی کە دروستە لە بینادا.